سەرەتا بپرسم دوکانداری خۆشیان ناخۆش والله ناخۆشە بۆ خۆ ناخۆشە مەجای ژوو نایڵێت جگە لە مەجالەکە تۆ ئەم ئەنواعی شتیشت داناوە بەڵێ وا داونا ئارە لەخوا بەزیاوێ عملکردن لەگەڵ ئەم شتە جیاواز وڵا باشم لەخوا بەزیاوێ زۆر ئارە وڵا لەخوا بەزیاوێ باشە لە 96 لیرە الحەمدولله با بزانم دوکانداری قەرز و قۆڵی تێکەوێت تێکەوێ ئەرە وڵا چاک و خراپی تێکەوێ ئەرە وڵا جاری وایە قەرزەکەشت دارە وڵا جاری وایش فەوتێت بەدوێ هاوکاری خەڵکی بکەیت باشە دوکانێکی ئاوا ئەبێ لە بەیانی سعات چەنەوە دوکانداری وڵی لە سەعات 6 بەیانی بکەینەوە ئارە وڵا تۆ ئەو شتانە بەعزێک چییە بێتە ژوورەوە نیە ئارە وڵای بێنێ لە بەیانی ئارە وڵا کەس هاوکارت لەگەڵ بەڵێ براکەم لەگەڵ ئارە وڵا ئەی لەگەڵ ڕەمەزانە لەخوای گەورە بەزییا زۆر زۆر باشم زۆر ئەی بەرو بازاری ڕەمەزان چۆنە ینی لەخوا بەزیای خراپ نییە زۆر نەوەڵا باشە لەخوا بەزییا بێ ئارە وڵا سەرڕێگای ئێوە تا چەند ئیسفادەدان لەکرد بۆ خەڵکات زۆر زۆر ئیسفادەمان هەیە بەس لە ڕوو خزمەتگوزاری دەکەمانێکی وەنەگرا زۆر حەج زۆر سفر حەشمان نییە ئەم دوکانانەی کە لێرە ئەم بینی لە کانی پانکە زۆرینەی خەڵکی ئاوایەکە خۆیان دوکانیان داناوە یاخود خەڵکی ئەم لاولاش وەڵی خەڵکی ئێسی ساقی تایە خەڵک لە سێمانی تایەتی عربەتی تایە ئارە وڵا چۆن ئەوانش دێن مەسەرەن ئەی کڕن یا ئیجاریەکە نا بەکرێتیان بکرێت کەبابخانەکانی بکرێتیان ئەو شیرینی خانە هەر بکرێتیان ئەرە وڵا شتی کوردەواری چیت هەیە وڵاکەم بینی هێلکە هەیە کەشک هەیە ماز هەیە دۆ هەیە ڕۆن هەیە ئەو شتانەمان هەیە هەنگوینمان هەیە خەڵک تۆزێک ئێستا گەڕاوەوە بۆ شتە کوردەواریەکان ئارە وڵا وایە گەڕاوەوە بڵێ هێلکەی خۆماڵی بێ کەشکە خوا ینی تا چەند بازاڕشتی خۆماڵی وڵی لای ئەمە باشە لەخوا بەزایرە زۆر زۆر باشە ئارە وڵا الحەمدولله یاخوا بێ قوربان